دژی ئەو هێرش و سوکایەتیانەی دەکرێتە سەر پێغەمبەری پێشەوە درودی خوای لەسەر بێت مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی ئاینی و کەسایەتی ئیسلامی و هاوڵاتیانی دەڤەرەکە بەسەرجەم چین و توێژەکانەوە گردبوونەوەیەکیان ڕێخست و تێیدا پەیامی پشتیوانی و خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دووپات کردەوە. ئێمە وەکو ئەنجومەنی چواری پێشبەکەدێنەکانی کۆمەڵی ئیسلامی لە گەرمیان هەڵسەیان بەگردبوونەوەیەک لە پێناو دیفاعکردن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئێمە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دڵی ئێمە و لە دڵی ملیۆنەها مسلمان چەسپیوە. ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێبازێکە گشتگیر لە زۆر شوێن لە غەیری خەڵکی مسلمانیش دیفاعی لێکە ئەوانە. ئەو ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە چەندین حەدیثە هاتووە دینی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دینێک ڕەحمەتە بۆ عالم وەکو خوای پەروەردگارە فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. ئەم پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیامێکە جێی هەمووی نەیارانیشی تێئاوێتەوە جێی هەموو ئەدیانەکانی ترشی تێئاوێتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان اللهم صل على محمد وعلى آل محمد. دیارە ئەمڕۆ ئەم گردبوونەوەی ئەنجامدا بە مەبەستەوەی کە لە ڕۆژانی ڕابردووە ماکرۆن سەرۆکی وڵاتی فەڕەنسا دەرگای واڵا کرد بۆ سوکایەتیکردن بە پێشەوای مرۆڤایەتی بە محەممەد مستەفا صلی الله عليه وسلم. ئەمە دیارە دەنگدانەوەیەکی لە ناو وڵاتانی ئیسلامیە بە دوادا هات بە مەبەستی دژایەتیکردنی ئەم سوکایەتێک کە لە وڵاتی فەڕەنسا و لەلایەن خودی ماکرۆنەوە کراوە. ئێمەش وەکو مسلمانێ هەستین بە ئەرکی سەر شانی خۆمان بۆی کە هەڵوێستێک بنوێنین و ئەو سوکایەتێ ڕەت بکەینەوە وەکو هەمیشە وەکو مسلمانێک پشتیوانی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. مامۆستایانی ئاینی و بانخوازان دەڵێن هەڵس و کەوت و کەسایەتی و خوڕەوشتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت باشترین ڕێبازە بۆ پێکەوە ژیانێکی ئاشتیانە و ڕێزگرتن لە بەها مرۆڤایەتیەکان لە نێو کۆمەڵگە فرە ئاینیەکان. لای چینی گەنجانیش خۆشەویستی ئەو پێغەمبەرە دڵەکانیان ئاوەدان و ڕێگایان بۆ ڕۆشن دەکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو زەحمەتێکی کێشاوە بۆ ئەوەی گەورەترین ڕەحمەت بێ بۆ هەموو دنیا. خوای پەروەردگار فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ڕەحمەتەن للعالەمین عالەمین هەموو جیهانیان ئەگرێتەوە. بۆیە ئەگە تەماشا بکە حتا ناحەزانی ئیسلام لەژێر حکمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حکمی ئیسلامە لە مەداری تاریخ ئەو ئاسوودەیی و عەدالەت و ئەمانەی کە بینیویانە لە حکمی خۆیان لەژێر حکمی خۆیانە نەیان بینیوە. بەداخەوە کاتێک کە ناحەزانی ئیسلام دەسەڵات و هێزیان هەیە ئەو هەموو بێڕێزی ئەکەن لە کاتێکە بۆ نمونە فەڕەنسا خۆی بە دایکی ئازادیەکان ئەزانێ یعنی شۆڕشی فەڕەنسی بە دیعایە و درۆدرەسە دنیای پڕ کردووە ئەبینی مراعاتی شعوری ئەو چەنەها ملیۆن مسلمانەی فەڕەنسا و غیرە مسلمان عالەمی ئیسلامی ناکە. بەم ئیزاها و بەم تەلەڤیزیۆنە سەڵای خۆمە نێرم بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سڵاواتی خوا لەسەر دوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی ڕەحمەتەن للعالەمین خۆشەویستەکەی بسڵمانان چرا ئەی ڕۆشنایی ئەوانەی سوکایەتیان بە تۆ کردێ سەریان دای لەبەر ئەوانەی کە بە دەمی گڵاوی پیسی خۆیان یعنی لە ڕێزی تۆ کەمن ڕێزی تۆ بەرزە سەری تۆ بەرزە تۆ سەربەرزی ئەوانە سەر شۆڕن. ئێمە وەک چینی گەنجان لەم سەردەمەدا زۆر هۆکارەیە بۆ لە ڕێلابردننی لاوەکان لە بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانەی زیاتر فکری گەنجان بە لە ڕێدا ئەبەن مێشی گەنجەکانە گۆڕن بەڵام ئێمە وەکو گەنجان لە ئیمڕۆدا خۆشەویستی خۆمان و گیانفیدایی خۆمان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دووپات کردو بۆ ئەو کەسەی لە قیامەتدا هاوارەکات ئومەتەکەم بۆیە ئێمە زیاتر بە هیچ سوکایەتی و هیچ شتێک نابێتە ڕێگر لەسەر ئەوەی ئێمە خۆشەویستیمان کاڵ بێتەوە بۆ پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم. لە دوای بڵاوکردنەوەی کۆمەڵێک کاریکاتێر و سوکایەتی بە پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت لە گۆڤارێکی فەڕەنسا کاردانەوە و ناڕەزایی مسلمانانی ئەو وڵاتە و تەواوی وڵاتانی تری لێکەوتەوە و شوێنکەوتوانی ئەو پێغەمبەرە بە دەربڕینی خۆشەویستی و دووپاتکردنەوەی پشتیوانی خۆیان بەڵێنی بەردەوامبوون لەسەر ڕێبازی ئیسلام و ڕێچکەی پێغەمبەری خۆیان محەممەد درودی خوای لەسەر بێت نوێ دەکەنەوە. هاوار محەممەد کەناڵی پەیام گەرمیان.